نظر ونظر هنا وظهر ديبنا أصفر ويرضوي نظر ونظر هنا وظهر ديبنا أصفر ويرضوي ديبا بارو وشمال هنا وظهر ديبتو إلوهر ضوي ديبا بارو وشمال وزيز جانبتو إلوهر ضوي گوندی ڕوار یەکێکە لە گوندەکانی هەورامانی تەخت دەکەوێتە ڕۆخی ڕووباری سیروانەوە. لە سەرچاوە نووسراوەکاندا بە ڕوودبار ناوی هاتووە. بەپێی هەندێک لەو پارچە شوێنەواریانەی لە گوندەکەدا دۆزراونەتەوە مێژووی نیشتە جێبوون تیایدا زۆر کۆنە. ئەم گوندە بەوە ناسراوە زێدی زانایان و زانستخوازان بووە. لە سەردەمی ئەحمەد سان بۆ ماوەیەکی زۆر مەرکەزی فەرهەنگی و ئەدەبی ناوچەکە بووە. دیارترین زاناکانی مەلاخدری ڕوارە. لە سەردەمی ئەردەڵانەکاندا پێگەی هاوبەشی نێوان خانەکانی شامیان و سانەکانی هەورامانی لەهۆم بووە. هاوکات وەکو سەرڕێگایەکی گرنگی بازرگانی ناسراوە. نقاضي دشون من هنا وظهر دايم غيم باربوي زاوهر بوري قل هنا وظهر داي شنور يا وسي ومن أشرخ ورمان وزيز داي زليخا ومن لە هەموو ناوچەی هەوراماندا چەند ناوەندی گەورە بووە. یەکێک لەم ناوەندانە لە قۆناغێکدا ڕوار بووە. ڕوار ناوەندێکی گەورەی فەرهەنگی بووە و لە سەردەمێکدا لە سەردەمی ئەحمەد ساندا بەو شکڵێکە کە کوتویانە و دەما و دەم هاتووە پشتا و پشت لە زۆرێک لە ناوچەکانی هەوراماندا و حتا مەریواندا ئەم شتە هەیە، ئەم داستانە ئەگێڕنەوە. ئەحمەد سان هاتووە بە شێوەیەکی زۆر ئیمڕۆژیانە و زۆر ئاوەزمەندانە لەم ناوچەیەدا سیستمێکی داناوە و لەسەر ئەم سیستمە ئەم وای کردووە کە ئەمە ببێتە ناوەندێکی فەرهەنگی. مەسەلەن بەو جۆرە کە ئەگێڕنەوە خۆی باڵاخانەیەکی بووە، چەند قات بووە. قاتی یەکەمی مەسەلەن ئەسلحە و سیلاح و مهمات و ئەوانە بووە، قاتی دووهەمی ئەسناد و کتێبخانە بووە، قاتی سێهەمیشی شوێنی دانیشتنی خۆی و دیوەخان بووە. ئەم دەسەڵات دارێتیە و ئەم حکوومەتە لەلایەن خانەکانی ناوچەکانی ترەوە هەر بەو شکڵەکە لە هەموو کوردستاندا هەبووە و هیچ وەخت نەیانتوانێەوە یەکگرتو بن و دوژمنایەتیان لەگەڵ یەکتردا کردووە. لەلایەن خانەکانی دزڵیەوە عەزیزخان باوکی مەرحومی محمود خانی دزڵی بە یارمەتی دەوڵەتی قاجار هاتوون ئەم حکوومەتەیان لە بین بردووە بە شێوەیەکی شەبیخون، یعنی شەو لە ناو شتێکی یاوای پێڵێن هاتوون ڕواریان گرتووە و لە تەواوی مێژوشدا لە تەواوی مێژووی ئەم ناوچەیەدا ئەمە یەکەم جار بووە کە ڕوار گیراوە کە هاتوون ئەم مەرکەزەیان لە بین بردووە. ئەم مەرکەزە لە پەنای ئەوە کە مرکزێکی سیاسی بووە، مرکزێکی فەرهەنگیش بووە. بۆ نمونە هەر خودی مەلاخدری ڕواری یەکێک لە قوتابیانی ئەو ناوەندە بووە کە ناوەندێکی فەرهەنگی بووە، مەجموعەیەک مەلای گەورە لەوێ دەرسیان وتووە و ئەحمەد سانیش خۆی زۆر ئیهتیمامی بە ئەدەبیات و فەرهەنگی کوردی داوە.
مەلاخدری ڕواری شاعیرێکی گەورە و زمان شیرینی میلەتەکەمان بووە. بە هەردوو زمانی کوردی و عەرەبی شعری هۆنیوەتەوە. سەرەڕای پایەی شعری زانایەکی کەم هاوتا بووە. گرنگترین کتێبەکانی ڕۆڵەبزانی و دەوڵەتنامەیە. یەکێک لە شێعرەکانی لەبارەی زانستەوەیە کە دەفەرموێت عیلم چوون درەخت عەمەل سەمەرەن، عیلمی بێعەمەل باخی بێبەرەن. مەلاخدر لە ساڵی 1925 لە گوندی ڕوار لەدایک بووە و لە ساڵی 1990 هەر لەوێ بە خاک سپێردراوە. والله مەرحوم مەلاخری وش خاسترین پیایا زمانەی بێنجە هەر لە حازێوەجە لە حاز و عیلمی وێ ینی مسلیم و بخاری جە پیرۆسەمە بە چل شەوێ نویسەنەوە جە هەوارە بیاوە کە ماچمش پەنە هەوارە بیاوە هەوارە بێئاوە بیان چاگەش هەر بخاری مسلیمش هەر چاگەش نویسەنەوە هەمەروێ هەن چابێ خۆ هەمەروێنە چای ئایش هەر بە چل شەوی نویسەن شۆ وڵا قوربان جە زەمان و وێشەنە بوش هەژدە دانی نەوە نەتیجەش بیان گر مەڵێ باڵاوانی بێنێ گر تەدریساکردن مەسەڵەن پێی مردمیە حتا سنەنە جەدوی مزگیانێ چا بێنێ دوێ کوڕی مەرحوم مەلاخێری چاگە تەدریساکردن جە بەغوانە بێنی جە فرۆ یاگا من فرە ئاگایم نیا چون دووەسەوە نە ساڵین فۆتشکردن مەلاخر چن کتێبێش بێنی یۆشا ڕۆڵەبزانی بێنە مقدارش ئاداب و دین و بەقیەچش جە تعریفی پێغەمەرینی جە پەشت و پێغەمەرینی ڕۆڵەبزانی مثلا فەرماوە بسم الله الرحمن الرحیم ڕۆڵەبزانی فەرزەن وەرجە گشتمە بۆ بزانی ئەسڵ و فەرع و دین چەنی ئەرکانی چەنی ئەحکامان پێی مسلمانی مەبۆ بزانی هەری و پەنجەنێ ئەرچی پەنجەنێ ئەمما گەنجەنێ ئەسڵ و دینی ما زاتەن و سیفات مەبدە و میعات پەنجەم نبوات فەرع و دینی ما نمانە و ڕۆچێ زەکات حەج غەزا بزانە توکجێ ركن دينمان أول شهادات صلاة صوم زكاة حج باستطاعة حكم إسلامي واجب وحرام سنة مكروه مباح والسلام. مامۆستا ڕواری وێش جەڕوار نەپێرابیەن هەر بە ڕوودباری مەشهور بیەن 1205 فەوتشکردن اختلافیەوە هەن سەر و ئەرابیەیش چنە ساڵێن 61 ساڵێ یا 70 ساڵێ بە هەر جۆر ئێمە ئانە فرە مەبەست نییە پەیما مەبەست ئانن کە مامۆستا و ڕواری جە قەڵاچوالان جە خزمەت و یۆ جە مامۆسایە گەورەکە ئی وڵاتینە ئی هەورامانینە بەنامێ شێخ نەسیم و تەختەی چاگەنە ئیجازەش وەرگێرتن و شەهادەی عیلمیش وەرگێرتن ئاوەختی کە هێشتا سلێمانی وەش نەبیێن مامۆستا و ڕواری کە دەستشکردن بە نویستەی زمانێوەن کە هیچ تای نە نالی نەمەولەوی و ئاشا سوارە ئەدەبی کوردی هیچ کام جە ئەڵێ نەبیێنی مامۆستا و ڕواری وەڵێ وێ چشنە عالمی گەوریشە هەرچا تایفەنە بێنی پاجۆرە کە یۆجە کتێبەکانە نوویسیان بە ڕەچەڵک گێڵەوە سەر و خالدی بنیوەلیدی کە گوایە چاوە ئامان هەرچەندینە سەنە دێوە نیە بەڵگێوە نیە سەر و ڕاستی یا ناڕاستی ئینەی بەڵام تا هەشت پشتێش هەرچی وڵاتە بێنی و هەرجە هەورامان بێنی مامۆستا و ڕواری ئانەش کە وێش نویستن یعنی دانرا و وێژ بیەن ئیسەیچە هەر نەتەمامیان ئێمە چیچ دماوانەیە کە مجموعەما چاپ کردێ و زەنجیرە جە کتێبەکاش چاپمان کردێ جە شش بەرگێنە دمایی پەیما بەرکەوت کە چەندین کتێبی تەرشەن هەر تالیف وێشە بە عەرەبی نویستنش فرەتەر و بە فارسی نویستنش کتێبی چانەش هەن جە سیرەنە نویستنش شەرحە و زات و شفا و قازی عیاڵزی دوێ جەڵدێ گەورەن کە ئەگەر ئارۆ تەباکریۆ ممکنە جەیەرێ بەرگێ گەورە نەجا کریۆ بنویسیە و ئیمامۆستا و ڕواری بیەن بە مەرکەز سقلێەوە پێی گرد و کوردستانی و پیایەوە سیاسی گەورە بیەن پێسە دیپلۆماتکارێەوە بیەن کە زەمان و ئەردەڵانیەکە دوێ جارێ تایبەت پێسە نمایندەوە ئی وڵاتی لوان ڕە شیراز و چەنی کەریمخان زەندی نیشتەنرە و گفتوگۆی سیاسیش کردن و ئینەشە ئید سەفەرایچە تەبیعەتەن جە ڕنگدانەوە شاهەنجە کتێب و دەوڵەتنامەیشنە کە باس و ڕاو شیرازی کەرۆ باس و بابەتنە
بژی و ژیانی و خەڵکی و هەر بە شێوەیەشجە وێمە باخ و باخاتی و زراعەتی و کشت و کاڵی بێن بە شێوەش بە خصوص باخ و باخات و هەمیشە دلێ زهن و ڕۆح و وێمانە مەنەنەوە و دلێ خەڵکی نەمەنەنەوە بە پاو ئانەیچ منیش پانەی گۆرە بێنە و هەرزوو شاعرا و عالما یۆ پێسە مەڵاخ خڕ و ڕواری چی بارەوە هەم بە شعرەکەش هەم ئاینش لاونانۆ و خەڵکش فێرکردن هەم پێسە دەوڵەتنامەی کە وێش خولقنانش خەڵکش فێرکردن کە چەنیژی و چەنی تەبیعەتی چەنی نیشتمانی و چەنی سروشتی هەر پاسە جالبانن کە مامۆسانالی ئەرزم کردی ڕوار مەکۆ و شاعرا و عالەما بێن بە خۆسوس مەڵاخر و مامۆسانالیچ ئینەی سەلمنۆ یۆجە شعرەکاشەنە بەحس و مەڵاخری و ڕواری کەرەوە ببەشە بەحس و یۆجە عالەما و ڕەفەقەکە وێش کەرەوە کە دوورگونەوە مەلۆپە حەجی و ئەوەڵین شارەکەسمە ئشارە و ئاماژە پەنەکەر و لە چاوی ڕوودبارم نووری دێتن وەختە تاری بێ ئەمەیش بە ماجرای هجرانی نووری ڕوودباری بێ ئینەی سەلەمنۆکە ڕوار مەکۆ و شاعرا و هەر پاسای نیشتمان پەروەری پێی هەورامانی کوردستانی بێن سەدی داریان یەکێکە لەو پرۆژە ئاودێریانەی لەلایەن حکوومەتی ئێرانەوە لەسەر ڕووباری سیروان دروست کراوە بەڵام ئەم پرۆژەیە زیانێکی زۆری بەم گوندە گەیاندووە و 250 پارچە باخ و بەشێکی زۆری گوندەکەش ژێراو کەوتون تەنها 35 ماڵ لەو گوندەدا ماونەتەوە سەرجەم خەڵکی گوندەکە لە شوێنێکی تر سەر لە نوێ خانوویان دروست کردوتەوە و دەستیان بە ژیانێکی نوێ کردووە ئی دەگامە دەگایە بێنە 6,000 ساڵین تا ئیسە تاریخش هەن کە جەڕوارە زیندگی کریان و چینی وێردینی دەسە بەدەسێ خەڵکی نەجابەتدار خەڵکی نەجیب خەڵکی سوالدار خەڵکی ماقول ڕەدشکردن 6,000 ساڵین هەر ئاوایە تا بە ئیسە ئی ئاوایما بەدەوام بی ئەچی دوێر ساڵانە سەدێ پەیدابی پەیمابی بە مشکڵە پەیما و ئەرزەکەر و 250 دانی باخی ما بینی ئەرزەکەر و باخی ما گر لەوێ چیر و ئاوێ و یانی ماوەڕێ وڕنێشا و ئەمما خەڵک و ڕواری ئێنە وەفادار و قابلیەتدار و ئاقڵبی دەگاکەش چۆڵە نەکردە بلو خارج دەگایەتەری جەوەڵاتەکە وش ناسش دیای تەمابڕش نەبی باز هەم یانیش کردی وەسەرەوە باز هەم باخیش ئاردی بە زەحمەت و وێشە باخیشا موجودی کردینی ئەویشا خاستەر باڵی تام و ئەویشا مەلا ئیسە ئێمە دوێنێ دوێ دەسێ ماپاڵە سۆمەنین مێ 35 ینی نەجارە ماهەن نەجارە ماپەی بەرا باخەکە مسانە نەپردی ماپەی بەسا ئەپاسە هەنوز ئەپی زیندەگیە خراپێشە هەڵای هەر دەست بەلای ڕواری مەبیمی و نماز مێژجیای وەش ماگەرەکە ئەرز بە خزمەتت کرد و ئیسە شمەش تەشریف تا ئاردەن ئێمە ئەرزما هەر ئینەنە کە ڕوار ئێمە ساڵین چێگەنە زیندەگیش کردن بە جەبر و لاشە وێش و ئەرزکرد و زەحمەتش کەشتن و زیندەگیش بەدەست ئاردەن ئەلەمەش ڕادێکردنی سەواداریش بینی دکتریش بینی گردش چەنە مەوجودی بینی ئەرزکرد و ئیسە بە ئەلەلحاڵ شکۆڵخوای بۆ ئیسەش هەر هەنی ئەمما ئێمە ئیسە وەعزەما ئەچی لە حاز و مشکڵێوە تەنگ ماپەی ئامن ڕاما بڕیانەوە زیندگی ما بڕیان وەرزەکەر و دەستما هیچ یاگەمەیاوە و هیچ کەسی چنیا بێ سەردەماوێ نە دەوڵەت پرسۆماوەنە و نە ئی مەعمولی سەدیچە مێنی سوالە ماکەراوەنە زیندگی تا چێشە و تەگویر تا چێشە و دەگەی نیمەشڵە و وەعزێ خراپە و
سورة قولوني سارية قولوني سارية دسكارو خواي پسندو یاریه دسکارو خواي گیانو سورة قول پسندو یاریه سورة قول کو دارو واریه شیوه ورگیره جگونا یاریه شیوه ورگیره گیانو سورة قول جگونا یاریه کشتوکاڵ و باغداری لە گوندی ڕواردا گرنگجی تایبەتی خۆی هەبووە لەبەرەوەی ڕووباری سیروان بەناو ئەم گوندەدا گوزەر دەکات ئەمەش سەرچاوەیەکی گرنگی ئاودێری بووە بۆیان هەر لەبەر ئەمەش بووە جیا لە باغداری سوود لە بەرهەمە کشتوکاڵیەکانی تر وەرگیراوە بە تایبەتی خەیاری ڕووار لە شارەکاندا ناوبانجی خۆی هەبووە. تاتەم پێگەرە مەسەڵ ئەپی تەختارێت تو خیاری بینی و ئاوێت سەر و خیارەکەوە بیت ڕزق ئەچام نەبێ قوربان سەفەرێ لێمی پەی مەریوانی دوێ سەری بەینمیوە تا ئێلمیوە هەمدی ساندوی باەتە خیاری مابینی نەک هەر من بووم تەنیا دا تاتەم ئەرز و با حەزور خیای ڕواریش نامیە بینی قوربان هەڵسنەنە نەبەرێنی مژڕاستنە مەریوان شاین مسنە نەواشینی خیارەکەی ڕواری هەڵێرزی منی ئانەکە بۆ شاوەشە بێ و ئان ڕێک و پێکی بێنی بێت شاکیلوێ بێ تۆمش پێسەبێ قەڵەمیەکە ئەرز و با حەزور ئینە جەرەیان و خیاری ما و ئەچێ بارما کەدەن بەردێنی مامەریوان دێنی ما سە سیتمەنی هۆشم مێوی بەدانێ کیلو نەبیان قوربان ئا وەختی دەی تا هەروەنە لێنی 60 منی 50 منی تا 100 منی لێ ئێتر هەروەنێ وەعزە وەشە بیە نەورەشێنێ شاگەڵێنمیەوە پا دۆڵۆ شەمیانێرێ دێنی ما بە گەنەمی و زەڕاتە و ئەرزی و با حەزورادینی ماوە پادە گاگارێ هاڕێنی ما نەشتێنیش ماوە چێش کەرمی مردم ئاچام دەبیێن هەوە کوچمە هەوارە بیێن ئینە حەساب و خیارامە حەساب و هەنارایشمە مردم ئاوەختی ناتەمان بێ و گەرابی پێسەی سەی نەبێ 5-6 ڕێ هەڵای هامن منی بارەخیار بەرین میگیرین میچی باخەواری نانێ بەرینمی پێی بێڵەواری 12 ڕێ ماپەنەشی چنین کاکەم دوانە ویستی دڕۆیم پەنەشیان خوا ئافگەشکەرەوە ئەرز و با حەزور ئیگرد و مێنەتی ما کێشتن قوربان ئامین میوە چنین کاکەین دوێ سەری ماپەنە بێنی یۆ 12 بوتی گەرمی ماپەنە بێنی ئەر ئەجێ ماوەی ما ئێتر جەوی ما زیاتر کەس نییە کە ئان وەعزەکەی ماوەشە بێ پی بەپێ کە لوان ئارە تەشومەنتەش بەپێ ئامن هاوا وێگە بە هەسەری جابوا بسم الله وهي ورحمن ورحيم يا والله يا والله دنا مثوبرو ورب العالمين يا الله حي يا الله جاجي خاكي بيمي وما بيمي بوخاكي يا الله حي يا الله داومي ذمي ثوني يا خداي بيباكي يا الله يا الله ويا رسول الله وشير رنگو بيد سيمو
جە 5-6 جەڵدێنە جە گەورە و مچکلەی ئاسار و ماوەسا و ڕواری ماپێ ئەوەڵجاری بێژگە ڕۆڵە بزانیش چاپکردن و ئامان بازار چند ساڵ چێوەڵتەر هەرچەنی سە نەمەنن ئینشاءڵڵا گەر خوا یار بۆ بڕیارە جە یەک جەڵدی گەورەنە ممکنە دووبارە تەبعکریەوە ئەمما بە هەر حاڵ مامۆسا و ڕواری یۆجە کتێبەکەش مەسەڵەن ڕۆڵە بزانین ئی ڕۆڵە بزانیە جە تەقسیماتی شعری نەماچاش بەنە نەزمی تعلیمی ئی کتێبە بەشێجە کەلامی بەشێجە فقی بەشێجە سیرەتیش چەنەن زمانێەوە بێ من وێم زارۆ بێنە شاید جەدەگا و ئێمەنە 100 نەفرێ باب 100 نەفرێ بێنێ ڕۆڵە بزانیشا حفز بێ ئەسەن شەوێنە ئوسێنێ وەڵێ وتەینە پێی زاڕڵاش هاوەنێنێەوە من ڕفێقەوەم بێ خەڵکو بان لەیلاخی بێ وەختێ ئاوەختی من خەریک و ڕۆڵە بزانی بێنێ و وەنێنێشەوە ماچۆ من بابایەوەم بێ کە سەر پاک و ڕۆڵە بزانیش حفز بێ مامۆسا و ڕواری ئی پیا گەورە و مێژ و کوردەواریە دمایی هەر جەڕوار فەوتشکردن آخر و وەختی لوانەوە وەتەن و وێش و جەڕوار فەوتشکردن و ئی گردە زەخیرە و ئی گردە عەزەمەتشە پێی ئێمە ئاستەنجیە خاک و خۆڵێکەوە کۆنەوێوەرەوە مەڵەوش بێ وێشی غەریبیە شەرەوە مەڵەوش بێ لێرەوە تێدەگەین دانیشتوانی ئەم گوندە هەرچەندە بە ژیانێکی پڕ زەحمەت و سادە ڕۆژەکانیان دەژمێرن بەڵام خۆشەویستیان بۆ زێد وای کردووە بەرگەی هەموو گرفتەکانی ڕۆژگار بگرن بە ئیرادەیەکی بەهێزەوە گۆرانی بۆ داهاتویان بچڕن سوورە گۆڵێ بڕیانەوە دێتەوە بڕیانەوە دێتەوە ئازیز و کەسیە بە کەسێوەچیشنێ گرکەزیەتی زار عزیز و ویشنێ گرکەزیەتی زەرێ گیانۆ سوورە گۆڵێ عزیز و ویشنێ عزیز و ویشنێ باقی وێ سێلامێ قیبلەی میحرابمێ بڵێ سێژ بێرزە و ژەرگی کێوبابمێ بڵێ سێژ بێرزەوە گیانۆ سوورە گۆڵێ جەرگی کێوبابمێ جەرگی کێوبابمێ